جوانی سروشت و دڵڕفێنی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ساڵانە لە بۆنە و جەژنەکاندا گەشتیارێکی زۆر لە خۆیان کۆ دەکەنەوە. ئەم خێزانە عەرەبن و لە وڵاتی کەنەداوە گەڕاونەتەوە عێراق و سەردانی یاویناواری ئەحمەداوایان کردووە. احنا جايين من كندا وجايين نزور المناطق السياحية بشمال العراق وكردستان ونزور العائلة والأهل خلال العيد. المناطق كلها حلوة. جينا الأحمد آوى، البارحة كنا في هورمان، كنا في طويلة، مرينا على بيارة، خورمال، أكلنا كباب هناك سي الصادق، تونسنا كثير ويا العائلة. گەشتیارێکی زۆر ڕووی لێرە کردووە، بەیانی گەشتیارێکی زۆر بەبەرچاو هەم بیانی و هەم خۆمانە و هەم خەڵکی ناو شاریش ڕووی لێرە کردووە. بەڕاستیێرە شوێنێکی زۆر خۆشە، شوێنێکی زۆر فێنکە، یعنی بڵێ لە چاو ناو شارەوەی لە چاو شوێنان و شوێنێکی زۆر فێنکە، زۆر خۆشە. هیوادارم حکوومەتیش چایەکی لێرە بێ ئاوادانی کاتەوە. لە سنووری پارێزگای هەڵەبجە دەیان ناوچەی گەشتیاری و ئاویناوارەیە و گەشتیارانیش بە ڕێژەیەکی زۆر سەردانی دەکەن، بە تایبەت لە بۆنەکاندا و خەڵکی ناوەڕاست و باشووری عێراق زۆرینەی گەشتیارانی ناوچەکەن. گەشتیارێکی زۆر لە ڕادڕە بە دەڕوو دەکاتێت سنوورەکان. بێشک ئیمساڵ دەتوانین لە ساڵانی پار و پێشتریش زۆر گەشتیارێکی ڕادە بە دەر، بەڵام ئێمە ئەمانەوێ بۆ نمونە لە چوار ڕۆژی جەژن و دو ڕۆژ و پشیشی پێ لەگەڵ ڕۆژانی جەژنایە ئامارێکی دەقی ئەو کاتە ژمارە بێنە و خەڵکانەی کە سوور دەکەنە ڕوو دەکەنە سنوورە گەشتەکانی سنووری پارێزگا هەڵە. بێشک ئیمساڵ زۆر لە ساڵانی پار و پێشتری زیاترە. بەپێی زانیاریەکانی پەیام لە ماوەی چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا زیاتر لە 40,000 گەشتیار ڕوویان لە ئاویناوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کردووە. جیاواز لە جەژنی قوربانی ڕابردووش ڕێژەکە زیادی کردووە. هاوکات گەشتیارانیش داوا دەکەن خزمەتگوزاری زیاتر لە ناوچە گەشتیاری و ئاویناوارەکان جێبەجێ بکرێت و ئاوەڕی زیاتریان لێ بدرێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ئاویناواری ئەحمەداوە.